ئەو کاتتان باش بەڕێزان جەنابی حاکم ڕاگری بەڕێزی کۆلێژەکەمان و سەرۆکایەتی بەش مامۆستایانی قەدرگران قوتابیانی خۆشەویست میوانە عازیزەکان هەموو لایەکتان بەخێر بن. هەروەگەوەی کە دەزانن ئێمە لە بەشێک لەوانەکانمان بەشێکی بە شێوەی پراکتیکی ڕاهێنانی پیشەیی بە قوتابیانمان دەکەین و ئەو ڕۆژ دادگایەکی سزاییمان هەیە بۆ قوتابیانی قۆناغی چوارم لە وانەی یاسای بنەماکانی دادگاییکردنی سزایی. پێشتر باسمان لە ئامانجەکان و سوودەکانی کردو، هەرەگە بە کورتی باسی کەم دەزانین کە ڕاهێنانی پیشەیی چەندە بە سوودە، چەند ئامانجمان هەیە تێدا کە هیوادارین هەمووتان هەموو قوتابیانمان لە هەر قۆناغێک ئەو محکەمەیە تەجروبە بکەن. سپاسی زانکۆکەمان دەکەین بۆی کە ئەو محکەمەڕێکەی بۆ دابینکردون، سپاسی تایبەتی مامۆستا حەمەد دەکەین لە بیدایەتەوە هاوکارمان بۆ، سپاسی بەڕێز ڕاگر و سەرۆکی کۆلێژەکەمان دەکەم و سپاسێکی تایبەتم بۆ جەنابی حاکم هەیە کە ئەوڕۆ ئەرکیان کێشاوە و تەشریفیان هێناوە. با پێکەوە بینەربین بزانین قوتابیانمان چیان حازر کردو. بناوي خواي قورة ومهربان. وإذا حكمت بين الناس أن تحكموا بالعدل. دوسيي جمارة 150 جيم 2023 داواکاری مافی کەسی بریتیە لە کەژاڵ عەزیز ڕەمەزان و تۆمەتبار بریتیە لە سەهاند ئیسماعیل جەواد. مادەی یاسایی 406 لە یاسای سزادانی عێراقی ژمارە 111 ساڵی 1969 هەموار کراوە. دادگا پێک هات لە ڕێکەوتی 19 چاری 2025 بە سەرپەرشتی سەرۆکی دادگا سیڤەر عەبدولحەزیز و هەر یەک لە ئەندامانی دادگا عومەر بەدرەدین و بە ئیسا حسێن نووری و بە ئامادەبوونی ئەندامی داواکاری گشتی دادوەربەهرە هەژار ئەحمەد کە ڕێگە پێدراوە بە پێی یاسا بە ناوی گەل. دادگا بڕیاریدا بە قبولکردن و وەرگرتنی ئەم دۆسیەیە بە مەبەستی دادگایکردن لە دۆسیەی تاوانی ژمارە 150 جیم 2023 کە بۆمان ڕەوانە کراوە لەلایەن دادگای لێکۆڵینەوەی هەولێر پاڵپشت بە مادە 134 بڕگە ئەلف لە یاسای بنەماکانی دادگایکردنی سزایی عێراقی ژمارە 23 ساڵی 1971 کە تێیدا تۆمەتبار سان ئیسماعیل جەواد هەڵساوە بە کوشتنی هەر یەک لە سامان حەزیز محەممەد و محەممەد ناسر عەزیز لە ڕێکەوتی 23 هەفتی 2023 لە گەڕەکی هەولێری نوێ بە بەڕێوەچوونی داگایکردنێکی ئاشکرا و ڕوبەڕوو بە گوێگرتن لە هەر یەک لە سکاڵاکار و تۆمەتبار و شایدانی هەردوولا. پۆلیس تۆمەتبار سان ئیسماعیل جەواد بێن نەژوورەوە. پۆلیس داواکاری مافی کەسی کەژاڵ عەزیز ڕەمەزان بێتە ژوورێ. کەژاڵ ناسنامت پێیە؟ ناسنامەکەت؟ ناوت؟ ساڵی لەدایک بوونت؟ پیشت؟ شوێنی نیشتە جێبوونت؟ موسڵمانی؟ دەتوانی سوێن بخۆی؟ کەژاڵ ئەوە قورئانە، دەستی ڕاستت خەسەر ئەو قورئانە، چ دەڵێم لە دوام بڵێم؟ سوێن بەخوای گەورە ئەوەی گوتومە و دەیڵێم ڕاستیە، لە ڕاستی زیاتر هیچ تر ناڵێم. فەرموو گەڕێ و شوێنی خۆت. کەژاڵ پارێزەرت هەیە؟ پارێزەرت هەیە؟ ناوی؟ وەکالەت هەیە؟ وەکالەکەت؟ بڕیاری ڕەوانەکردن دەخوێنینەوە کە لە دادگای لێکۆڵینەوەی هەولێر ڕەوانە کراوە. تۆمەتبار سان ئیسماعیل جەواد دادگای لێکۆڵینەوەی هەولێر تۆی ڕەوانەی ئەو دادگای کرد بە مەبەستی دادگایکردن بە دۆسیەی ژمارە 210 لە ڕێکەوتی 11 دەی 2024 بە مەبەستی دادگایکردنت لەسەر ئەم تۆمەتەی خراوەتە پاڵت بە پێی مادە 406 لە یاسای سزاکانی عێراقی ژمارە 111 ساڵی 1969 هەموار کراوە. سند پارێزەرت هەیە؟ بەڵێ جەنابی دادوەر. ناوی پارێزەرت؟ ئیبراهیم شێرۆ مستەفا. وەکالەتان هەیە؟ وەکالەکەت؟ نووسەر بینووسە. لە ڕۆژی دیاریکراو بۆ دادگایکردن دادگا پێک هات بە ئامادەبوونی هەموو ئەندامانی دادگا و بەڕێز ئەندامی داواکاری گشتی بۆیە دادگایکردن دەستی پێکرد بە ئامادەبوون و بە ئاشکرا و بە حەقی هەردوولا. کردنەوەی کۆنووس دەخوێنینەوە کە لەلایەن بنکەی پۆلیسی
هەولێری نوێ ڕەوانەکراوە لە ڕێکەوتی 23/7/2023 ئاگادار کراینەوە بەبوونی ڕووداوێکی کوشتن لە گەڕەکی هەولێری نوێ پاشچوونمان بۆ شوێنی ڕوودا بۆمان دەرکەوت کە 2 کەس کوژراون بە ناوەکانی سامان عەزیز محەممەد و محەممەد ناسر عەزیز کەوایەکێکیان لە حەوشەی ماڵەکەی کوژراوە ئەوی تریان لە مەدبەخ کەوتووە چەند فیشەکێکیان بەرکەوتووە و دەستمان کرد بە لێکۆڵینەوە کردنەوەی کۆنووس بینووسە لەلایەن دەستەی دادگاوکردنەوەی کۆنووس خوێندرایەوە کەژاڵ لەلایەن دادگای لێکۆڵینەوەوە وتەکانت تۆمار کرا ئێستا وتەی تو دەخینینەوە گوێ لە قسەکان ڕابگرە بزانە ئەوەی دەخبینمەوە قسەکانی خۆتە یاننا و هەر ئیزافەتیشت هەبوو دەتوانانی دوایە کەژاڵ عەزیز ڕەمەزان لە دایکی 1994 پیشە ژنی ماڵەوە دانیشتووی هەولێر گەڕەکی هەولێری نوێ و موسڵمانی و عراقی وتوتە کە لە ڕێکەوتی 23/7/2023 کاتی بەیانی لە ماڵی خۆمان بووم لەو ماڵی کە ڕووداوەکەی تێدا ڕوویداوە کاتی بەیانی بوو کاتژمێرنەوەسی بەیانی بوو میوانمان هەبوو ڕۆژێک پێش ڕووداوەکە هاتبوون کە برازای هاوسەرەکەم بوو بە هۆکاری کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل زوو سەردانی ماڵی ئێمە دەکرد ئەو ڕۆژە نانی بەیانیان خوارد و لەگەڵ هاوسەرەکەم ڕۆشنە دەرەوە دوای کەمە گەڕانەوە هاوسەرەکەم کە ڕستەی خواردنی بۆ هێنابووم وتی کە دەڕۆنە پێشانگا ئۆتۆمبیل دەکڕن ڕۆیشتن و منیش خەریکی خواردن ئامادەکردن بووم دوای چەند کاتژمێرێک تەلەفۆنم بۆ هاوسەرەکەم کرد کە خواردن ئامادەیە و بگەڕێنەوە ماڵەوە نزیکی کاتژمێر 2 نیوەڕۆ دەبوو کە گەشتنەوە ماڵەوە و نوێژی نیوەڕۆیان کرد بۆ محەممەد کە دەکاتە برازای هاوسەرەکەم گوتی کە تاوەکو سەری کۆڵان دەچم و دەگەڕێمەوە ڕۆیشتە دەرەوە دوای کەمە گەڕایەوە زەرفێکی پێ بوو کە بیپسی و هەندێک کشتی دیکەی تێدا بوو بەڵام ڕەنجیش پرزە دیار بوو شتێکی بەگوێی سامانی هاوسەرمدا چرپان و من لە هاوسەرەکەم پرسی کە چی ڕوویداوە گوتی کە هیچ نەبووە تەنها کەمێک کێشەی پارەی هەیە و ئەمڕۆ ئۆتۆمبیلێکی کڕیوە و پارەی تەواوی پێ نییە سفرەمان ڕاخست و دانیشتین کەنانەکەمان بخۆین لە ناکاو دەنجی دەرگا هات زۆر بەتوندی کرایە و کەسێک بە چەکەوە هاتە ژوورێ و من و منداڵەکان زۆر ترساین و ڕامان کردە هۆڵەکە دەمەک دەمەقاڵیان لەگەڵ محەممەدی هاوسەرم و ساماندا کرد و منداڵەکان هاواریان کرد و منیش ڕام کردە سەرەوە ئەوانم لەگەڵ خۆم دابرد لەگەڵ دەنجی ئێمە دراوسێکەمان هاتە سەربان ئێمەی بردە ماڵەکەی خۆی هاتە خوارەوە دوای کەمێک خەڵک کۆبوونەوە و پۆلیس و ئاسایش هاتن دیار بوو هەتاوەکو دراوسێکەمان چوو بوو ئەو بوو کوژەڕای کردبوو ئەوانی کوشت بوو کەژاڵ ئەو قسانە قسەی خۆتر هیچ شتێک هیچ زیادێک ئیزافەک هەیە بتەوێت ئێستا بڵێ فەرموو زەنافیادر ئەو ڕۆژەی کە پیاوەکەم ڕۆیشتم لە پارەیەک لە من بەجێگەشت گوتی کە ئاگاداری بووم و ئەمن هەم دەزانم بووی ئەو پارەیە چەندە گوتی کە هی محەممەدە ئەمەش خاڵمان ئەوەندە باش نییە کە بڕپارەیەکی ئەوڵامان هەبیتن کە بڕپارەیەکی ئەوڵامان هەبی هاوسەرەکەم مامۆستا بوو هەز بێشەیەشتشی نەبوو و هیچ دەساتیشتشمان نەبوو ئەو ڕۆژێ کە بکوش ڕۆحی هەردووچیانی بردو هەردووچیانی خۆش پارەکەشی بردبوو ئەوان بە منیان گوت کە سەهەمی پاش نانی میوانێ دێتن هەندێک لەو پارەیە دەباتێن و لۆیش گومانم یعنی تەکیدم کە سەهەمدا چونکە پیاوەکەم لەگەڵ سەهەمدا هەولێر زیاتر محامەلەی کڕین و پارەی لەگەڵ هیچ کەسێکی نییە تەواو هیچ شتێک نییە زیاد نووسەر بینووسە دادگا وتەی داواکاری مافی کەسی خوێندەوە کە لە بەردەم دادوەری لێکۆڵینەوە تۆمار کرابوو و داوای لێکرد هەر زیادێک هەیە لەسەر قسەکانی بێڵێ لە وەڵامدا گوتی کە ئەو ڕۆژە هاوسەرەکەم بڕێک پارەی لە لای من جێهێشت دوای کە گەڕانەوە لێی وەرگرتم و لە دوای ڕووداوەکە پارەکە شوون بوو گومانم لەوەیە کە سەهەند پارەکەی بربیتەوە کەژاڵ دەتزانی بڕی پارەکەی چەندە جۆری پارەکەی باشە لەبەر چ لە کاتی لێکۆڵینەوەی داوای یعنی باسی ئەو بڕە پارێک نەکرد بوو کە لە ماڵێ بۆ لێتان بردرایە ئەمە لەبەر خەمیدەستانی هاوسەرەکەم و شۆبوونی منداڵەکانم هیچ بە لەیادم نەبوو کە گرنگ بێ باسکردنی ئەو ڕەپارەیە لەیادت نەبوو یان پێت گرنگ نەبوو لەیادم نەبوو کە گرنگ بێ باسکردنی بەڕێزان ئەندامە پرسیارتان هەیە بەڵێ پرسیارم هەیە ئایا پیاوەکەی پێشتر کێشەی لەگەڵ کەس هەبووە کەژاڵ پیاوەکەت پێشتر هیچ کێشەک ناخۆشیێکی لەگەڵ کەس هەبووە هیچ قەت دەمەقالێکی نەبووە لەگەر شەخصێکی دیکە بەڕێز ئەندامی داواکاری گشتی پرسیارتان فەرموو لە ڕێگەی بەڕێستانەوە دەبێتن سەر ئاراستەی داواکاری مافی کەسی کەژاڵ بکەم چەند جار تۆمەتبار سەهەندیان لە ماڵی خۆیان بینیوە و بۆچی دیمان بۆ لەبەر کە سەهەند بکوژە دەبێت جەنابی نووسەر پرسیارەکان تۆمار بکە گوێ لە وەڵامەکان دەگرین
کەژاڵ خان چەند جار تۆمەتبارت لە ماڵەکەی خۆت دیتیە چەند جار هاتووی ماڵی توی کردیەوە زەنابیدا بەڕێک لەبیر نایە چەند جار دیتمە بەڵام جارگار لەگەڵ هاوسەرەکەم هاتووە لەبەر چ گومانت لەوەیە کە سەهەند ئەو کاری کردوی سەهەند بکوژەکەبی چونکە ئەو ڕۆژەی لەگەڵ هاوسەرەکەم موعیدی یەکتر بینینیان هەبوو و بکوژ لە کاتی ئەو لەو ڕۆژەیە دەمەقاڵەی پارەی دەکرد و محەممەدی برازاشی هیچ کەسی لە هەولێر نەدەناسی یعنی بەس گومانت وایە کە سەهەند لەبەرەوەی موعیدی هەبووە ئەو بکوژەکە بیان ڕوخساریت بە جوانی دیت دڵنیا بووی و دڵنیا بوو و ئەو ڕۆژەش تەواو دڵنیا بووی لەوێ تو دەڵێ من ڕۆیشتم دڵێ ڕۆیشتم ئەمن چوومە هۆڵەکە دڵنیای کە ئەو زەنابیدا دەڕۆ بە خۆشی قسەکانی یەکتێ ناکات بێدەنگ کات بە توش دەدەین لە کاتی خۆت قسەی بکەیت فەرموو بەڵێ زەنابیدا هەرچەند چەند سپەر بوو ئەمە زۆر پەشۆکاتم بەڵام دیتم دڵنیا بووم لەوەی کە ئەو بوو چەند چرکەک دیتت وەڵامەکان تۆمارکەکە لەلایەن ئەندامانی دادگا و داواکاری گشتی پرسیار ئاراستەی کەژاڵ کرا کە ئایا پێشتر کێشیان هەبووە گوتی کە نەخێر کێشەمان نییە و سەهەند چەند جارێک هاتووی ماڵی ئێمەی کردەوە بەڵام ڕێک لە بیرم نایە کە چەند جار بووە و گومانم لە سەهەند هەیە لەبەر ئەوەی ئەو ڕۆژە تەنها موعیدی وەرگرتنی پارەی لەگەڵ سەهەند هەبووە و جێم لێ بوو کە بکوژ لەگەڵ هاوسەرەکەم دەمەقاڵەی پارەیان دەکردەوە بەڕێز پارێزەری داواکار پرسیارتان هەیە پرسیار تێ فەرموو ڕێگەیتان پێ بەڕێزدا بۆی پرسیارەش ئاراست دەکەم ئایا ئەو ڕۆژە دڵنیایە کە سەهەند دیتیە پرسیارەمان کرد تازە ئەمە لە مەقسەد تۆمار بکرێتەوە ئەویش تۆمار کراوەش تۆمار دەکەینەوە دوبارە تۆماریکردن لە مەقسەدەوەیتەوە ڕوخساری دیت ئەو ڕۆژە بەوازەهی بەڵێ زەنابیدا هەرچەند زۆر پرسا بووم زۆر پەشۆکا بووم بەڵام چەند ترکێک بینیم کە دڵنیا بووم چەند چرکەیەک بوو باشە بینوسەکە لەلایەن پارێزەری بەرگریەوە پرسیار ئاراستەی داواکاری مافی کەسی کرا کە ئەو ڕۆژە ڕوخساری تۆمەتبارت دیت بە دڵنیایی گوتی کە ڕاستە چەند چرکەیەکی کەم بوو و زۆر پەشۆکاو بووم بەڵام دڵنیام کە هەوە شایدێکمان هەیە شایدی سەلماندنە کە دەکاتە هاوسینگۆ پۆلیس بانجی گەیلان ڕخسوڵ و سووکەن بێتە ژوورێ گەیلان ناسنامەت پێیە ناسنامەکەت ناوت ساڵی لەدایک بوونت پیشت شوێنی نیشتە جێبوونت مسلمانی گەیلان دەتوانی سوێن بخوێنی دەستی ڕاستی دەخێ سەر ئەو قورئانە چم دەڵێ لە دووم دەڵێەوە سوێن بەخوای گەورە ئەوەی گوتومە ڕاستیە لە ڕاستی زیاتر هیچ کە ناڵێم ناسنام گەڕێەوە دووە گەیلان لە بەردەم دادوەری لێکۆڵینەوە وتە تۆمار کرا وتەکانت لە بۆ دەخوێنینەوە جۆڕاکرە بزانە ئەوتانە و تێی خۆتن گەیلان کەریم وسو لەدایک بووی 2000 پیشە قوتابی لە زانکۆ ژمارە مۆبایلت دیارە و ناخوێنینەوە دوای سوێن خواردن گوتوتە کە هەرچەندە ڕێکەوتەکەم لە یاد نییە بەڵام 3 ساڵ پێش ئێستا خانووی تەنیشتمان کە چەند ساڵێک بۆ بەتاڵ بوو ماڵێکی سلێمانی هاتن و کڕیان بە حکمی ئەوەی من قوتابیم کەمتر لە ماڵەوەم ئەوان نەدەناسی و هاتوچەم نەدەکردن ڕۆژێک لە دوای ئەوەی لە کۆلێژ گەڕامەوە ماڵ لە ژوورەکەی خۆم بووم خانۆکی 100 مترمان هەیە و ژووری من کەوتتە تابقی دووەم پەنجەرەکەم لە نزیک پەنجەرەی بەیتونەیە ئەو ڕۆژە گوێم لە دەنگەدەنگی ژن و منداڵ بوو کە دەنگ و هاواری گریان بوو هەوڵمدا تەواو گوێم لە دەنگەکە بێ و چوومە سەربان بینیم کە لە سەرباندە و منداڵ و ژنێکەن هینان نەخوارەوە و خۆشم چوومە دەرەوە بینیم دەرگەی حەوشەی هاوسێکەمان کراوەیە پاڵم پێوەنا تا زیاتر بکرێتەوە بینیم تەرمێک لە حەوشەکە کەوتووە و گەڕامەوە دواوە دوای کەمەک پەیوەندیمان کرد ئاسایش و پۆلیس هاتن و کاتێک ئەوان هاتن زانیمان کە کەسێکی تریش لە ژوورەوە کوژراوە گەیلان ئەو قسانە قسەی خۆتن هیچ زیادەک هەیە ئێستا بتهەوێ بڵێ یان شتێک کە ئێستا بەبیرت بێتەوە بتەوێ لە بۆ دادگای باس بێ هیچ زیادەک نییە ئەو ڕۆژەی جێت لە هیچ دەنجی تەقەیەک بوو هیچ دەمەقاڵیەک پێش ئەو گریان و هاوارە دەنجی چەک و شتیوان نەهات نووسەر بینووسە دادگا وتەی شاهێدی سەلماندنی خۆیدەوە کە لە قۆناغی لێکۆڵینەوە تۆماری کردبوو لە بەردەم دادوەری لێکۆڵینەوە داوای لێکرد کە هەر زیادەیەک هەیە بخاتە سەر وتەکانی گوتی کە هیچ زیادەیەکم نییە بیڵێم و وتەکانم ئەوەندەن بەڕێز ئەندامان دادگا پرسیارتان هەیە بەڕێز سەرچی
ئەندامی داواکاری گشتی لەرەگەی داداوەی پرسیارێکی ئاراستەکەم فەرموو. هەرگیز پێدەدەکردن بۆیانست بێ ئەوماڵەوەی یاژێشتان هەبێتن پێشتر گەیران قەت جێت لێ بوو ئەو ماڵی جیرانتان هیچ کێشەیان هەبووی ناخۆشیێک بە حکمی ئەنگۆ جیران بووینەوە لە تەنیشتێکتری بووینە هیچ دەنگە دەنگ و هاوار شەڕ لە ماڵی وان جێت لێ بووە؟ بەڵێ ئەوەی کە داوام دەکرد بکەم لە ماڵەوە بووم کاتەکان ئەو ماڵەش تازە هاتبوو ماڵی چەمانێک بووم نیشتە جێبووم بۆ هیچ گوێویستی نەبوومە جێت لێ نەبووە هەرگیز تەواو بینوسەکە لەلایەن ئەندامی داواکاری گشتیەوە پرسیار ئاراستی شایدی سەرماندن کرا کە ئایا هەرگیز جێت لێ بووە ئەو ماڵە شەڕێک یاخود دەمەقاڵی و گارەگار لەو ماڵە ڕوویدابێت لە وەڵامدا گوتی نەخێر هەرگیز جێم لێ نەبووە. گەیلان دەتوانێت بڕۆی. نوێنەری چاودێری ناکامەکان لە کاتی لێکۆڵینەوە ئامادە بووە وتەی داوە وتەی پێشکەش کردووە ئەوە بزانم لێرەیە پۆلیس بانجی بکەن ئەیا دووەلی ڕەسوول ئەیاد ناسناوت پێ ناوت پیشت ئەندام لە چاوی ناوەڕەکانی بەڵێ ساڵی لەدایک بوونت لەکوێ دادەنیشی لە فەرمانبەر ناسناوەکە ئەیا جەنابەت وەچی نوێنەری یاسای چاودێری ناکامەکان لە کاتی لێکۆڵینەوە ئامادە بووی وتت داوا وتەکانت دەخوێنینەوە ئایا دووەلی ڕەسوول تەمەن 1970 پیشە فەرمانبەری لە چاودێری ناکامەکانی هەولێر دانیشتووی گەڕەکی کوردستانی و خێزانداری موسڵمانی ژمارە مۆبایلە دیارە و ناخوێنینەوە دوای خۆناساندن گوتوتەکە دوای تەمەشاکردنی پەڕاوی لێکۆڵینەوەی کوژراوان محەممەد ناسر هەزیز و سامان هەزیز محەممەد دەرکەوتووە کە کوژراو محەممەد ناسر هەزیز بە پێی دابەشنامەی شەرعی منداڵێکی هەیە بە ناوی سارا لە دوای بەجێماوە هەروەها کوژرا و سامان هەزیز محەممەد سێ منداڵی بە ناوەکانی لەرین و لێهات و شڤار لە دوای خۆی جێهێشتووە ئێمە وەکو نوێنەری بەڕێوەبەراتی چاودێری ناکامەکان داوای قەرەبووی مادی و معنەوی دەکەین بۆ منداڵەکان ئەو قەرەبووەش لە سندوقی بەڕێوەبەرایەتەکەمان دابدرێت ئایا چ زیادەیەک تێ بڵێ بینوسە کەوتەی نوێنەری یاسای چاودێری ناکامەکان خوێندرایەوە و داوای قەرەبووی مادی و معنەوی دەکەن و قەرەبووەکەش لە بەڕێوەبەراتی چاودێری ناکامەکان هەڵبگیرێت. جەنابەت دەتوانین بڕۆی ئەگەر کارت هەیە. فەرمووی. ئێستاش چەند راپۆرتێکمان هەیە دەیخوێنینەوەکە راپۆرتی لێکۆڵینەوە لە شوێنی ڕوودا و راپۆرتی بەڵگەوتاوان و راپۆرتی پزیشکی دادی دەخوێندرێتەوە لەلایەن دادوەر عومەر بەدرەدین. فەرموون. راپۆرتی دادوەری لێکۆڵینەوە لە شوێنی ڕووداوە دوای ئەوەی لە ڕێکەوتی 23 حوتی 2023 ئاگادار کراینەوە بە ڕووداوێکی کوشتن لە شاری هەولێر لە گەڕەکی هەولێری نوێ پاشسوونمان بۆ شوێنی ڕوودا و دەرکەوت کەوا دوو کەسی کوژراوە بە ناوەکانی سامان عەزیز محەممەد و محەممەد ناسر عەزیز کەوا یەکێکیان لە حەوشەی ماڵەکە کەوتبوو و ئەوەی تریان لە مەتبەخ کەوتبوو کەوا چەند فیشەکێکیان بەرکەوتبوو شوێنەواری چەنگولەیەک بەجەستە و دەموچاویانەوە هەبوو لە شوێنی ڕوودا و نۆ قەوانی تەقێنراوی دەمانچە هەبوو گومان لەسەر هاوڕێکەیان هەبوو بۆیە فەرمانمان کرد بە دەستگیرکردنی سەهەند ئیسماعیل جەواد بە پێی مادەی 406 لە یاسای سزاکانی عێراقی ژمارە 111 ساڵی 1969 هەموار کران و راپۆرتی بەڵگەوتاوان بە ژمارە 420 لە بەرواری 15/5/2024 لە تۆماری پێشینەی تۆمەتبار سەهەند ئیسماعیل جەواد کە لە بەڵگەی تاوان ڕێکخراوە دەردەکەوێت کەوا پێشینەی تاوانی پاک و پێشووتر لەسەر هیچ تاوانی حکم نەدراوە و راپۆرتی پزیشکی دادی هەولێر ژمارە 310 لە بەرواری 24/7/2023 دوای ئەوەی ئێوارەی 23/7/2023 تەرمی سامان عەزیز محەممەد و محەممەد ناسر عەزیز ڕاوانەی لامان گران بە مەبەستی پشکنین و گوێکاری و دوای ئەوەی پشکنینی وردمان بۆ تەرمەکان کرد بۆمان دەرکەوت کە شوێنی دوو گول لە بەجەستەی سامان هەیە یەکێکیان بەر خۆڵی چەپی ئەوەی تریان بەر بەشی چەپی سینجی کەوتووە و بەجەستەی محەممەد شوێنەواری سێ گولە هەبوو کە یەکێکیان بەرلای چەپی ڕوومەتی کەوتووە کە دەرچەی چوونە ژوورەوەی هەیە و دەرچەی دەرچوونی نیت
ئەوەی تریان بەرژێرجووی ڕاستی کەوتووە و سێمدا لەبەر ناوچەی لای ڕاستی ملی کەوتووە ئەمەش بۆتە هۆی گیان لەدەستدانیان لە شوێنی ڕوودا. بینوسەر لەلایەن دادگاوە راپۆرتی دادوەری لێکۆڵینەوەی شوێن ڕوودا و راپۆرتی بەڵگە و تاوان و راپۆرتی پزیشکی دادی خوێندرایەوە. ئێستاش راپۆرتی نووسنگەی لێکۆڵینەوەی لە تاوانی کوشتن راپۆرتی نۆرین و هێلکاری شوێنی ڕووداومان هەیە لەلایەن دادوەر عیسا حسێن نووری دەخوێندرێتەوە. ئەم خاڵانی خوارەوە راپۆرتی نووسنگەی لێکۆڵینەوەیە لە تاوانەکانی کوشتن کە کەشفی شوێنی ڕوودانی کوشتنەکەیەوە. یەکەم شوێنی ڕووداوەکە دەکەوێتە کۆتاییەکانی گەڕەکی هەولێری نوێ. دووەم شوێنی ڕووداوەکە خانوویەکی 150 مەتری دووقات بووە. سێم لە شوێنی ڕوودا بینیمان کە دوو کەسی کوژراو هەبوون کە یەکێکیان لە مەتبەخ بوو، یەکیان لە حەوشەی کەوتووە پێنێکی زۆریان لەبەر ڕۆیشتووە. چارەم لە شوێنی ڕوودا 9 قەوانی دەمانچە تەقێنراوە لەگەڵ 6 سەرە گولەی بەکارهاتووی دەمانچە کەوا دەردەکەوێت بە فیشەکی دەمانچە کوژراوە. پێنجەم دوای زانینی ناویان دەرکەوت کەوا کوژراوەکان بەو ناوە نەبوو: محەممەد ناسر عەزیز، سامان عەزیز محەممەد. هەروەها لەسەر بڕیاری دادوەری بەڕێز نۆرینی هێلکاری شوێنی ڕوودا ئەنجام دراوە. بەپێی راپۆرتەکە کەوا هاتووە چین بۆ شوێنی ڕووداوی کوشتنی هەریەک لە محەممەد ناسر عەزیز و سامان عەزیز محەممەد لە گەڕەکی هەولێری نوێ ئەمانەی خوارەوە ڕوونکرایەوە. یەکەم لە شوێنی ڕوودا هیچ ئاسەوارێکی گولە و خوێن یان کەلوپەلی تاوان نەماوە و نەدیکراوە لەبەر ئەوەی خانووەکان وەژەن کراوەتەوە. دووەم لە دەرەوەی خانوو کۆڵان هیچ ئاسەوارێک نییە چونکە ماوەیەکی زۆر بەسەر ڕوودانیدا تێپەڕیوە. سێم شوێنی ڕوودا گەڕەکێکی شارستانی بریتە لە خانوویەک لە تەنیشت و بەرامبەریان خانووی ماڵان هەیە. بەرینی کۆڵان نزیکەی 10 مەتر دەبێت، وا کۆڵانێکی قیرتاو کراوە. چوارەم لەم کۆڵانی شوێنی ڕوودا خەڵک زۆر بەکەمی هاتوچۆ دەکەن چونکە کۆتاییەکانی ئەم گەڕەکەیە و زۆربەی خانووەکان بەتاڵن. خاڵی پێنجەم ئاماژە بە کەشفی ڕۆژی ڕوودا و لە 23/7/2023 وێنەکانی جیراون هاوپێچن لەگەڵ پەڕا و دەست گیراوە بەسەر چەند قەوانێک و چەند سەرەگولەیەک لە شوێنی ڕوودا. پاش پشتینی دەرکەوتووە قەوانەکان لە چەکێکی زۆری دەمانچە بەکار هاتووە لە تاوانەکە کە عەیار 9 ملیمە. وە لە وێنەکان شوێنەواری چەند گولەیەک لەسەر دیوار و زەوی دەرکەوتووە. هیچی تر نەبیدراوە سوودی هەبێ بۆ لێکۆڵینەوە. دەرەنجام لە ئەنجامی نۆرین و لێهێلکاری شوێنی ڕوودا و وتەی لایەنەکانی کێشەکە دەردەکەوێت کە تۆمەتباری بکوژان شوێنی ڕووداوی زۆر بەباشی زانیوە تاوەکو هەردوو کەسەکە لە شوێنی ڕوودا بوونە بەبێ ترس و دوودڵی بە ماوەیەکی کورت تاوانەکەی ئەنجام داوە و هەڵاتوە و ئامانجی تەنها پیاوەکان بووە بۆیە ڕوونکرایە. نووسەر بینووسەکە راپۆرتی نووسنگەی لێکۆڵینەوە لە تاوانی کوشتن و راپۆرتی نۆرین و هێلکاری شوێنی ڕوودا و لەلایەن دادوەر عیسا حسێن خوێندرایەوە. ئێستا راپۆرتی نووسنگەی لێکۆڵینەوەی لە تاوانەکانی کوشتنمان هەیە سەبارەت بە کەشف دەلالە دەڵێ کە ئەنجام نەدراوە چونکە تۆمەتبار سەهند دەڵێ کە من ئەو کارم ئەنجام نەداوە و تەنانەت ئەو ڕۆژە لەو شوێنی ڕووداوەکەش نەبوویمە ئەو ڕێڕەوە ئەنجام نەدرایە. بینووسەکە راپۆرتی نووسنگەی لێکۆڵینەوە لە تاوانەکانی کوشتن سەبارەت بە کردداری کەشف دەلالە کردداری کەشف دەلالە خوێندرایەوە کە گوایە ئەنجام نەدراوە و تۆمەتبار نکۆڵی دەکات لەوەی کە ئەو کاری ئەنجام دابی و سەبارەت بە کۆنووسی کردداری ناسینەوەی تۆمەتبار ساند ئیسماعیل جەواد کە لەلایەن دادوەری لێکۆڵینەوەی هەولێرەوە ڕەوانە کراوە کە لە 1/9/2023 ئەنجام دراوە بە ئامادەکردنی داواکاری مافی کەسی کە ژاڵ عەزیز ڕەمەضان و سەهند تۆمەتبار ساند ئیسماعیل جەواد دەیخوێنینەوە دەڵێ کە لە دوای ئەوەی داواکاری مافی کەسی کە ژاڵ عەزیز ڕەمەضان و تۆمەتبار ساند ئیسماعیل جەوادمان لە نووسنگەکەمان ئامادە کرد بە مەبەستی ناسینەوەی تۆمەتبارم لە ژوورێک دانا بە شێوەی ڕیزبەندی لەگەڵ کۆمەڵێک کارمەندی نووسنگە لە شێوە و باڵا و ڕوخسار لەگەڵ تۆمەتباران لە یەک دەچوون کە ناوی هەرێک لە ئەندامانی ئامادەبووش نووسراوە نایخوێنینەوە. پاشان داواکاری مافی کەسی کە ژاڵ ئامادە کراوە دوای سوێند خواردن بە پێش ڕیزبەندیەکەدا تێپەڕیەوە توانی بە ئاسانی و بە بێ دوو دڵی تۆمەتبار دەستنیشان بکات و دەری بهێنێت لە ناو ڕیزبەندیەکە. دوو جاری تر شوێن و جلوبەرجی
ئەندامان مانگۆڕی و ریزبەندیەکە مانگۆڕی بە هەمان شێوە زۆر بە ئاسانی توانی دووبارە تۆمەت بارسان ئیسماعیل بناسێنێتەوە و جیاکاتەوە لە ریزبەندیەکە. راپۆرتەکە واژوو کراوە لەلایەن ئەندامانەوە دادوەری لە کۆڵینەوە. جەناب دادوەر خۆی بە من گرتی ئەگەنا چا من نەبوو. سەهند تۆمەت بارسان ئیسماعیل جەواد لە بەردەم دادوەری لێ کۆڵینەوە تەک ئێستا کاتی خۆتە چ دەرەی ئێستا دەڵێ. باش. لە بەردەم دادوەری لێ کۆڵینەوەتەکانت تۆمار کرا دەی خوێنینەوە جێ ڕادەگری هەر زیادەیەکت هەیە هەر شتێکت هەیە کە بڵێ بتهەوێ بڵێ دواتر دەتانی بڵێ جێ لە قسەکان ڕابگرە. من سەهند ئیسماعیل جەواد لەدایکبووی ساڵی 1991 شوێنی شتە جێبوونگەڕەکی موفتی پیشەکڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل لە بەردەم دادوەری لێ کۆڵینەوە بەبێ هیچ زۆر لێکردنێک و هیچ هەڕەشەیەک و تومە. من لەگەڵ براکانم لە پێشانگای ئۆتۆمبیل کار دەکەم جگە لەو کارە هیچ کارێکی ترم نییە. ڕۆژی 23 هەفتی 2023 وەکو ڕۆژەکانی تر لە شوێنی کارەکەم بوو بەیانی کە چوومە سەرکار سامانی هاوڕێم تەلەفۆنی بۆ کردم گوتی کە دوای کەمەچتر لەگەڵ محەممەدی برازام دێم بۆ پێشانگا پێویستمان بە سیارەیەکە لەو جۆرانی کە کوالێتیان لە خوارەوەیە و چەند پارچەیەکیان هەبێ. دوای نزیکی کاتژمێر و نیوەک لە تەلەفۆنەکە گەیشتنە لای من وەکو جاران زۆر بە گەرمی و زۆر بە ئاسایی سڵاومان کرد و ئەحواڵپرسینمان کرد و چەند سیارەیەکی لەو جۆرەم پیشاندان و ئۆپترایەکی لەو ماسەفاتانی کە گوتیان بە دڵیان بوو بەڵام گوتی کە برازاکەم کەمە کێشەی پارەی هەیە ناتوانێت ڕاستەوخۆ هەموو پارەکان بدات. منیش لەبەر ئەوەی پێشانگاکە هیبراکەمە و خۆم خاوەنی نیموتم کە نیوەی پارەکەم پێ بدەن کێشە نییە لە سەفەری داهاتوو بۆ هەولێر با نیوەکەی تری بێنێ. ڕێکەوتین و وتیان کە ئەگەر توانیمان ئێوارە خۆمان پارەکە دەهێنین ئەگەر نا هەواڵت پێ دەدەین خۆت وەرە. دواتر لە نووسنگەی براکەم دانیشتین چایەمان خوارد و دوای کەمەک خۆیان خواحافیزیان کرد و ڕۆیشتن. سەهند ئەو قسانە قسەی خۆتن؟ بەڵێ جەناب دادوەرە وتانە هەمووی خۆم بڵێ. هیچ زیادە ئێستا بتێ بڵێ چ دەڵێ؟ جەنابی دادوەرە من ماوەی 3 ساڵ دەبی سامانم ناسیە سامان کوڕێکی لەسەر خۆ هادە بۆ یعنی ئەمە برادەرایەتێکی زۆرمان بۆ پێکەوە چەند جارێک چووینە دەرێ ئەمن هەتا ئێستا ینی هەتا ئەو کاتی ئەمری خواشی کرد سامان ئەمن هیچ دەمەقالێکم لەگە سامانی نەبووە و جارێک پێکەوە چووینە دەرێ لە خۆمان گوتی بچین پیاسەکی بکەین هەندە دەردەدریمان لێ کردچوونە لای قەراتی چایەکمان خواردو پێکەوە باسی ئەو برازایی لۆ من کردبوو یەکەوە ئێستا کوژدا چکەم ئەو برازایی ناناسم بەسای سامانی ناسیتم گوتی برازایەکم هەیە حاڵ و مۆزوع ئەو هەیە و تووشی هەندە قەردی بۆ معاملەی کردی و نازانم ئەو شتانە والحاصل دیار قەردار بۆ برازایەکەی باسی ئەو برازایی لۆم کردبوو و سامان من کە چەند جارێک چوومە ماریوانەوە کەوا باز دەکە دەرێ هاتە ماریمە ڕاستە من نارێم نەچوومە چوومە بەزەم کە چوومە وەڵاهی بە ئیش چوومە و سامان سیاری نەبوو جەنابی دادوەر باری مادیشی خراپ بوو هەندێک زار یارمەتیم دەدا نەمدەویست پارەی زۆر سەرف کە لە تەکسی یان بە پاسی بێ بەخۆم ناچار دەچووم پارەکەم لێ وەردەگری برازایەکەی بەس ئەو جارەیان کەوا هیچ تاوانێکم نەکردی ئەو جارە چاوم بە ماریوانە نەکەتیا سامان بەخۆی بەمنیگو گوتی ئەگە پێمان کرا پارەکەت لۆ دەین ینی ئەمن بە هیچ ناوچی نەچوومە ماریوانە یەکەم جار بۆ ئەوان داوای هینانی پارەکەی بکەن لۆ نا جارش کەس لۆ منیان هینابوو جەنابی دادوەر ینی هەموو جارێ بە خۆت نەدەچوێت نا هەموو جارێ بەخۆم نەچوومە حەسەب ڕێککەتم بوو ئەگە سامان پێی بکرابە ئەوە بەخۆی داد ئەگە پێی نەکرابەیان بەخۆم دەچوون پارەکەم لێ وەردەگرەوە ئەو زارشیان بەخۆی گوتێم گوتی ئەگە پێم بکرێ پارەکە لۆ دەین و جەنابی دادوەر ئەمن 2 ساڵە لە زیندانم یعنی بەزیدی بێتام بۆ شتەکە من هیچ تاوانێکم نەکردە ناو ناوبانگی پیشەی ما ئەوەی نییە من لە زیندان بوو و من هەیتم نیتم پیرەداکەکم هەیە بابم ئەمری خوای کردیە یعنی ئەویش وەختە لە خەفەتی منزەڵتە لێ بدە و ئەمری خوای بکە و جەنابی دادوەر ئەمە ئینسانێک نینە لۆ بڕە پارەی ئەوەندە کەم بچین نەفەری بکوژن ئەمە بە خۆمان پارەی دەدەینە خەرچی یعنی منەتمان بە پارەی نیە لە خوای بە زیادی و نازانم ئەو بە چ ڕۆژی هاتێ لێرکوانە دەرێ ئەوە تۆمەتبار و ئەو هەیە خۆش نیە لۆ من ینی بەزیدی ئەمن کەسێک نیمە برێم کەس نەمناسی خەرکەک دەمناسی ناوبانگێکمان هەیە خاوەن پێشانگاینە لەو شاری و داوا دەکەم لە ڕێگای دادگای بەڕێستان حەق شوێنی خۆی بگرێت و حەقم نەفوتێ بە بێتاوانی بسمە دەرێ نووسەر بینووسە دادگا وتەی تۆمەت بارسان ئیسماعیل جەوادی خوێندەوە کە لە قۆناغی لێکۆڵینەوە لە بەردەم دادوەری لێکۆڵینەوە تۆماری کردبوو و داوای لێکرد هەر زیادەیەکی هەیە بیڵێ لە وەڵامدا گوتی کە 3 ساڵ دەبێ سامان دەناسم کوڕێکی زۆر ئارام و لەسەر خۆ بۆ هەرگیز کێشەمان نەبووە چەند جارێک چوومەتە ماڵیان بەڵام تەنها بۆ وەرگرتنی ئەو ئامانەتە بووە کە لەلایەن برازایەکەیەوە بۆی هێنابوو ئەو ڕۆژەش بە هیچ شێوەیەک نەچوویە ماڵیان بەڵێ ئەو ڕۆژە بە هیچ شێوەیەک نەچوومە ماڵیان چونکە ئەوان گوتیان کە خۆمان پارەکە دەهێنین سەهند تو چەکت هەیە یان پێشتر هیچ چەکت هەبووە؟ وڵای جەنابی دادوەر نە هەم بووە نەهیتم نەحەزم لێ هەم بەچ دنیام چەکە ئەرێ چەکت بەکار نەهێنا نەخێر
هیچ جارێک حکم کرا یان تەوقیف کرا لەسەر هیچ تاوانێکیشکان هیچ نەخێر جەنابی دادوەر ڕەنگە لە لێکۆڵنەوەکان لای ئێوەش دیار بێم لە هەموو ژیانم زیندان من نەدیتەوە یەکەم جارمە تووشە وەزعی بوومە. بەڕێز ئەندامان داگە پرسیارتان هەیە؟ بەڵێ جەنابی دادوەر پرسیارێکم ئاراستەی تۆمەرگار سان دەکەم. ئایا پێشتر ماڵی کوژرا محەممەدی پێدەزانی؟ سەهەند پێشتر ماڵی ئەو برازایی سامانت پێدەزانی محەممەد؟ نەخێر جەنابی دادوەر من هەر نەدیت بووم نەدەم ناسی نەدەشم زانی ماری لە چێە فقط ئەوەندە سامان بەم نیگو گوتی برازایەکم هەیە بڕە پارەی کەمی هەیە سیارێکی لێ بکڕم نەمش لە جیا چاکە پیاوەتی یارمەتیم دا ئەو تووشە وەزعی. یعنی هیچ نێزیچێک لەگەر محەممەدی نەبوو بەس سامانت دەنا؟ نەخێر ناوەڵام نەم دەناسی محەممەد نەدەناسی بەس سامان. بەڕێز داواکاری گشتی پرسیارتان هەیە؟ فەرموو. لەرەگەی دادگای بەڕێستان دەمەوێت پرسیارێکی ئاراستەی تۆمەرگار سەهەندی بکەم. وتی داواکاری مافی کەسی کەژاڵ لە کرداری ناسینەوە سەهەندی دەستنیشان کردێت چەند جارێک. سەهەند لەبەر چ کەژاڵ لە کاتی کردداری ناسینەوەکەی ئەتووی دەستنیشان کردێت چەند جارێک لەسەر یەک هەر ئەتووی ناسیتەوە؟ وەڵڵاهی جەنابی دادوەر نازانمەوە بۆشم گۆ دەری خۆی بەم گرتی من چەند جارێک چوویمە ماریان ڕاستە بەس وەڵڵاهی لەوە هەندێک نەچووم یعنی ئەم بچم زەلامی بکوژم چەند جارێک چوویمە ماریان هاتە من نەشم دەناسی ئێستا لەناو ئەو دادگایە مزانیتم ناوی کەژاڵە یەک دوو جار چاوپێکەوتمان هەوە یان بەخێراتنی کردیمە شتێک چوومەکەن سامانی لە خۆمان دانیشتن یان چوویمە دوی ڕاست ئەمنی دیتە ئەوجا لێش ئەمنی هەندیتە ئەمنی دێتەوە پێش چای. بینوسەر نووسەر پرسیار لەلایەن داواکاری گشتی و ئاراستی تۆمەتبار کرا کە لەبەر چ کەژاڵ لە کاتی کردداری ناسینەوەکە تۆی دەستنیشان کردو گوتی کە نازانم بەڵام ڕاستیەکە ئەوەیە کە چەند جارێک چوومەتە ماڵیان و منی بینیوە لە ماڵەکەی خۆی بەڵام تەنانەت نازانم کە ناویشی چییە و لە نزیکەوە ئەوەندە باش نەمبینیوە. چیت کەتمایە سەهەند زیادە قسە پێی بڵێ؟ وڵی قسەکانم هەموو کرد هەر ئەوەندەی دەڵێم هیوادارم لە ڕێی دادگای بەڕێستانەوە حەق شوێنی ڕاست بگرێت و بە بێتاوانی بچمە دەرێ. زیادەی وتەکانی دەڵێت کە من بێتاوانم دووپاتی بێتاوانی خۆم دەکەمەوە. بەڕێز پارێ زەری بەرگری لە دانیشتنی پێشتر داواهێنانی شایەتتان کردو شایەتەکانتان ئامادەن؟ لێرەنە ئێستا؟ ناویان هەیە لێرە. پۆلیس بانجی ئەحمەد ئیسماعیل جەواد بکەن بێتە ژوورێ. أحمد إسماعيل زواد. أحمد إسماعيل زواد. ها قوتارمان دەبێت خۆ هەلە ژۆرە نەبێت. ساڵ مەکەن بێ زەحمەت. سەلام وبرکات. ناسنامەت پێیە؟ ناسنامەکەت؟ ناوت؟ أحمد. ساڵی لەدایک بوونت؟ 88. پیشت؟ سعد معرس. شوێنی نیشتە جێبوونت؟ كراچي مسلم. مسلمانی؟ دەتوانی سوێن بخۆی؟ ناسنامەکە بێژە؟ دەستی ڕاستت بەسەر ئەو قورئانەی چ دەڵێم لە دوام بڵێەوە. سوێن بەخوای گەورە سوێن بەخوای گەورە. ئەوەی دەیڵێم ڕاستیە. ئەوەی دەڵێم ڕاستیە. لە ڕاستی زیاتر هیچ تر ناڵێم. لە ڕاستی زیاتر هیچ کە ناڵێم. بگەڕێەوە شوێن بوت. ئەحمەد نەدەزانی کە ئەوان چەند جار سەهەندی دەبین و چەند جار مامەڵەی پارەی دەکەن و چ مامەڵەکی دەکەن چۆن مامەڵەی دەکەن؟ ناوەڵی جەنابی حاکم ئاگام بە مامەڵەکەیان نەبوو لەبەرەوەی ئەم عایدی ئیدارەی بوو عایدی سەرفرۆشتی ئیشەکانی پارەی بوون بەس ئیشەکانی ناو ساڵی سیارە کڕی نەفرۆشتنە ئەو عایدی سەهەندی بوون بەس بە دیتر دیتی معنیەوە کەسە کە هاتە معڕۆزان جارێکەوە پێش چاوکەتیە. یعنی نەدەزانی سەهەند لە دەرەی ئەوش پێشانگاش برادەرەکانی ببینیان؟ نا ئاگام لە برادەرەکانی بۆ لە دەری. نووسەر بینووسەکە من برا گەورەی ئەوم و سەهەند ئەو ڕۆژە دڵنیام لەوەی کە سەهەند ئەو ڕۆژە لە پێشانگا بووە و بەبێ پرسی من پێشانگا بەجێ ناهێڵێت و ئەو ڕۆژەش دڵنیام کە ڕێکەوتەکەت لەبیرە؟ دەزانی چ ڕۆژێک بوو؟ دەزانی ئەو ڕۆژە بە تەواوی ڕێکەوتەکەم لەبیرە کە دڵنیام لەوەی سەهەند هیچ پێشانگای بەجێ نەهێشتووە تاکو ئێوارە لەوێن دەربووە. تەواو قسەکانت یان شتێکە معرض عادەتیان هەموو ڕۆژە کرایەوە جگە لە ڕۆژە پشوەکان نەبیان ئەو پشوانە کە دەکەوتە جەژنەکان جەژنی ڕەمەزان نمونە جەژنی قوربان ئەو ڕۆژانە پێشانگا داخراوە ئەنا زۆربەی ڕۆژەکان هەموو ڕۆژێک لە هەفتەی پێشانگا کرایەوە. پێشانگاکەی ئێمە هەموو ڕۆژێک کراوەیە تەنها لە ڕۆژی جەژنەکان و بۆنەی جەژنەکان نەبێت داخراوە. تەواو قسەکانت هەر ئەوەندەیە؟ دەتوانی بکشەوە ئەوێندەر گەڕێەوە. شایدی دووەممان هەیە
بانجی کن فریاد ئیسماعیل جەواد بێتە ژوورێ. فریاد ئیسماعیل جەواد. فریاد ئیسماعیل جەواد. فریاد ئیسماعیل جەواد. شێری برام ناسنامت پێیە؟ ناسنامەکەت ناوت؟ فریاد. ساڵی لەدایک بوون؟ 1996. پیشت؟ محەممەد سیارە. شوێنی نیشتە جێبوونت؟ مفتی. دەتوانی سوێن بخۆی؟ بەڵێ. ئەوە قورئانە، دەستی ڕاستە دەخێ سەر ئەو قورئانە، چی دەڵێم لە دوام دەڵێم. باشە؟ سوێن بەخوای گەورە؟ سوێن بەخوای گەورە. ئەوەی دێڵێم ڕاستیە. ئەوەی دێڵێم ڕاستیە. لە ڕاستی زیاتر هیچ تر ناڵێم. لە ڕاستی زیاتر هیچ ناڵێم. فەرموو گەڕێەوە. ناسنامەکەت ببە. فریاد فەرموو قسەکانت بکە. بەڵێ جەنابکارم. سەهەندی برا ئەو هەموو ڕۆژێ لە پێشانگایە بە بەردەوامی لە سەعاتەی سبێنێ هەتا ئێوارە. ئەو ڕۆژش کە ڕووداوەکە ڕوویدان بە تەواتی بە فکرما 23 هەفتی 2023 بوو. ئەو ڕۆژی سەعات 12 بوو کە چوومە پێشانگای چەند کەسێکم دید کە لەگەڵ سەهەندی برا مەعامەلەی سەیارەیان دەکرد. سیارەشیان کرد لە نەوەرەی ئۆتۆڕای بوو. چونکە ئەوان برادر بوون پێشتر مەعامەلەیان کردبوو، ئەمەش هەر بە سەبەبی هەندێک ئەوانم دیت بوو لە لای سەهەندی برا. ئەوان لە پاشان ڕۆیشتن، سەهەندی برام گوتی پارەکەم وەرنەگرتێ، دواتر ئەوان لە بۆم دەهێنێ. سەهەند گوتی دواتر پارەکەم لە بۆ دەینیان بەخۆم دەچم دەینەوە. بەڵێ گوتی دواتر بەخۆیان لە بۆم دەهێنێ. ئاگات لە مامەڵەی بینی وان بوو هەموو جارەکە مامەڵەیان دەکرد. تەنها ئەوان بە سەبەبی هەندێک دیت بوو لە لای سەهەندی برام کە پێشتر مەعامەلەیان هێوە کردی بوو. یەکەم جار بوو سەهەند بچی پارەکەی بینی؟ سەهەند معاملەی بینی وان کوو بوو؟ سەهەند هەموو جار دەچوو پارەکەی دەینە؟ پێشتر مەعامەلەیان کرد بوو. پێشتر کوم معاملەیان دەکرد؟ پارەکان چۆن دەهات؟ ئەوان جارە بوو ئەو دەچوو وەری دەگرت، احتیاجی بوو هەندێک جاریش ئەوان لە بۆیان بینە. ئەوان زۆر چقیان بەخۆشی دەچوو؟ بەخۆشی ئەگەر هەندێک جار دەچوو. تەواو. ئەوەندە بۆ قسەکانت؟ هیچ شتێکی دیکە نییە؟ بینووسە ناسنامەکەی تۆمارکەوە بینووسە کە دەڵێت من برای سەهەندم و ئەو ڕۆژە دڵنیام کە سەهەند لە پێشانگا بۆ کاتژمێر 12 نیوەڕۆ بینیم کە مامەڵەی کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیلی لەگەڵ چەند کەسێک دەکرد. من ئەوانم دەناسی کە هاوڕێی براکەم بوون. دەزانیت سیارێکیان کڕی ئەو ڕۆژی؟ بەڵێ سیارەکە ئۆپتراو. مامەڵەی کڕینی سیارێکی ئۆپترایان دەکرد و ئەوان مامەڵەی کڕین و فرۆشتنی سیارەیان بەم جۆرە دەکرد لەبەر ئەوەی زۆر متمانەیان پێکتری بوو. چەند جارێک سەهەند خۆی دەچوو بۆ هێنانی پارەکە و چەند جارێک ئەوان بۆیان دەهێنا. هیچ شتێکتکە هەیە بتێ بڵێ؟ تەواو؟ کرد دەبری ئینشاڵڵا ئازاد دەبی قسە چ بۆ قسەش ناکە. بێدەنگ بە بێدەنگ. ئارامی دادگای مەشێوێنە. دەتوانی بگەڕێەوە دواوە؟ سەهەند ئیسماعیل جەواد، من وەکو سەرۆکی دادگای تاوانیەکی هەولێر تۆمەتبارت دەکەم ڕۆژی 23 هەفتی 2023 چوویە ماڵی سامان عەزیز محەممەد و هەڵسایی بە کوشتنی هەریەک لە سامان عەزیز محەممەد و محەممەد ناسر عەزیز. بێدەنگ بێدەنگ. هەڵسایی بە کوشتنی هەریەک لە سامان عەزیز محەممەد و محەممەد ناسر عەزیز تەقەت لێ کردوون. بە دەمانچەی کاتم لە ناو ماڵی خۆیان لە ئەنجامدا هەردووچیانت کوشتووە، کوشتنەکەت بە شێوەیە ڕەشەکوژی کردووە. بۆیە تاوانێکت ئەنجامدا و ئەبێت سزا بدرێت پڕی مادە 406 لە یاسای سزاکانی ئاڵۆزی ژمارە 111 ساڵی 1969 هەموارکرا لە چوارچێک دەسەڵاتی دادگای لەلایە ئەومێت بەپێی ئەوەی هاتووە لەسەرەوە فەرمان دەدەم بە دادگایکردن لەسەر ئەو تۆمەتە ئاراستە کراوە. جنابی دادگەر وەڵی بەس بە قسە نەکامێرەکەی نەشتە پانێ لە کۆڕی هاتووە قسەکەی بێتاوانم. بێتاوانیان نە خۆت و وجدانی خۆت وەڵامم. وەڵڵا بێتاوانم جەنابی دادوەر هیچم نەکردی. بێتاوانی؟ بێتاوانم. خاتوونی نووسەر بینووسە دووپاتی بێتاوانی خۆم دەکەمەوە و خۆم بە بێتاوان دەزانم. بەڕێز داواکاری گشتی متاڵعەتان ئامادەیە؟ بەڕێزە سەرۆک و ئەندامانی دادگای تاوانەکانی هەولێر لە ئەنجام بەڕێوەبوونی دادگایکردنی تۆمەتباری ڕاگیراوە سەهەند ئیسماعیل جەواد بە پێی مادەی 406 لە یاسای سزا و دوای وێگرتن لەوترێی داواکارانی مافی کەسی کوژراو محەممەد ناسر عەزیز، سامان عەزیز محەممەد
لەبەردەم دادوەری لێکۆڵینەوە ئەم دادگایە ئاماژە بووی شاهێدان و پشکنین و نێڵکاری شوێنی ڕوودا و فۆرمی توێکاری تایبەت بە کوژراوانی ناوبراو و کۆنسی دەست بەسەرداگرتن و کۆنسی پشکنینی هەندێک تاوانێکراوانی سەرەوە و فۆرمی توێکاری تایبەت بە کوژراوان و راپۆرتی بەڕێبەرایەتەوە بۆ تاوانەکانی هەرێم و دوای پێکردن لەو تێکۆمەدواری سەرەوە لەبەردەم دادوەری لێکۆڵینەوە ئەم دادگایە کە لە هەردوو کۆناکی لێکۆڵینەوەی سەرەتایی و دادگاییکردن نکۆڵی لە ئەنجامدانی ئەو تاوانە دەکات کە خراوەتە پاڵی پاش گوێگرتن لەو کێشایەدانی بەردبی بۆ مادە دەکرێتەوە بەڵگەی تەواو نییە دەرهەق بە تۆمەتبار سەنگی ئیسماعیل جەواد بۆیە بەپێی یاسا ناکرێت بەڵگە دەرهەق بە تۆمەتبار دروست بکرێت بۆیە داواکارم ئەو تۆمەتەی خراوەتە پاڵ تۆمەتباری سەرەوە بەپێی مادەی 406 لە یاسای سزاکان هەڵبوەشێتەوە و هەروەها ئیفراز بکرێت لەبەر نەبوونی بەڵگەی تەواو دەرهەقی ئەمەش پاڵتوش بە مادەی 182 جیم لە یاسای ئوسوڵ الحاکمات جەزایی مطالعەکەت بەڕێز پارێزەری سەرماندوو بەپێی مادەی 406 لە یاسای سزاکانی عێراق بە ژمارە 111 ساڵی 1969 هەموارکراوە لە دوای لێکۆڵینەوەی سەرەتایی و قەزایی و پێشکەشکردنی راپۆرتەکان و گوێگرتن لە شاهێدەکان ئەو پرسیارانەی ئاڕاستەی دادەرکراون و ئەو وەڵامانێک کە دراونەتەوە لەلایەن دادگا و ئەنجامدانی عەمەلیە تەشخیص لەلایەن داواکاری مافی کەسی بۆ تۆمەتبار و ناسینەوەی لە دوای چەند جارێک لە دووبارەکردنەوەی کردارەکە کە ئەو تۆمەتباری دادگای بەڕێستان بەردەم دادگای بەڕێستان بەکاری تاوانەکەیە بە هۆکاری ئەوەی لە ڕۆژی ڕوودا و تاوان لێکراوان تەنها لەگەڵ ئەو یەکیان بینیوە و موعیدی وەرگرتنی پارەیان لە ماڵەوە داناوە لە هەمان چەند شایەتی دەرێن و لە هەمان ڕۆژ و لە هەمان کاتدا تاوانەکە ئەنجام درراوە لەو پارێزنامەیە ڕوونکردنەوە و سەرنج تێبینی داواکاری خۆمان پێوەست بە دۆسیەکە بۆ دادگای بەڕێستان دەخینە ڕوو لەم خاڵانەی خوارەوە یەکەم بریکاردارم لە ڕۆژی ڕوودا و ڕووساری تۆمەتباری بینیوە بەبێ دەمامک و بە ئاشکرا بە چەک بەسەر ماڵەکەیان داداوە دووەم تۆمەتبار تاکە کەس بووە کە سەری بریکاردارم مامەڵی پارەی لەگەڵدا کردووە سێم لە کاتی ئەنجامدانی عەمەلیە تەشخیص بۆ چەند جارێک بریکاردارم تۆمەتباری ناسیوەتەوە چارەم تاوان لێکرا و کەسێکی بێکێشە بووە ناخۆشی لەگەڵ کەسدا نەبووە پێنجەم باری مادیان ئەوەندە باش نەبوو بۆ تاوەکو کەسێکی نەناسرا بۆ دزیکردن بستە سەر ماڵیان شەشەم لە ڕۆژی ڕوودا و لە نزیکی هەمان کات و هەمان ساتی وەرگرتنی پارەکە تاوانەکە ڕوویداوە حەوتەم تاوان لێکرا و تاکە سەرچاوی داهاتی ژیانی ئەم خێزانە بۆیە ئێستا دەباری مادیان لەبارێکی سەختدایە لەبەر ئەو هۆکارە و چەندین هۆکاری دیکە داواکارم لە دادگای بەڕێستان ڕەچاوی هیچ بەزەیەک نەکردن بۆ تۆمەتبار بێتاوانم حەق هەردێتە پاڵپشت بە مادەی 182 بڕگەی ئەلف لە یاسای بنەماکانی دادگای کردنی سزایی ئەمەش لە پێناو بەدیهێنانی دادپەروەری نیشت بەڕێزان سەر و ئەندامانی دادگای تاوانیەکی هەولێر بەڕای لێکۆڵینەوەی بریکاردارم تۆمەتباری ڕاگیرا و سەنگ ئیسماعیل جەواد ڕەوانەی دادگای بەڕێستان کرا بۆ دادگاییکردن بە گوێرەی مادەی 406 لە یاسای سزاکانی عێراقی بە داوای ژمارە 150 جیم ساڵی 2023ەوە دوای گوێگرتن لە گشت لایەنەکان و تێڕوانی نەپەڕاوەکان ئەم پارێزنامەیە پێشکەش بە دادگای بەڕێستان دەکەم لەبەر ئەوەی بریکاردارم نکۆڵی دەکات لەو تاوانەی دراوەتە پاڵی و لەبەر ئەوەی بەڵگەی دەستکەوتوو لەو پەڕاوەدا تەنها کردانی ناسینەوە کە لەلایەن یەک شاهێدە بۆ بریکاردارم و بریکاردارم لە وتەکانیدا ئاماژە دەکات کە ئەم شاهێدەی چەندین جاری تر بینیوە و شاهێدەکەش ئاماژە بۆ دەکات کە بریکاردارمی بینیوە لێرەدا عەمەلیە تەشخیص هیچ بەهانەیەکی یاسایی نامێنێت چونکە هەردوو لە پێشتریەکیان دیتیە و لەبەر ئەوەی بریکاردارم تەنها لەسەر گومان گیراوە و هەموو گومانێکیش لە بەرژۆنی بریکاردارم تەفسیر دەکرێت و هەروەها لەبەر ئەوەی بریکاردارم دوو شاهێدی ئامادە کردووە کە پشتڕاستی قسەکانی بریکاردارم دەکەنەوە بۆیە داواکاری لە دادگای بەڕێستان ڕیان بفەرموو بێت لەغاکردنی ئەو تۆمەتێک کە دراوەتە پاڵتۆ بریکاردارم و ئازادکردنی پاڵپشت بە مادەی 182 بڕگەی جیم لە یاسای بنەماکانی دادگاکردنی سزایی لەگەڵ ڕێزەوە بەڕێزان ئێستاش لەگەڵ ئەندامانی دادگا دەچینە مداوەلەو بۆ بڕیاردان لەسەر کەیسەکە.
لە دوای گفتوگۆکردن دادگا گەیشتە بڕیار. دادوەری دادگای لێکۆڵینەوەی هەولێر پەراوی لێکۆڵینەوەی تایبەت بە تۆمەتباری ڕاگیرا و ساند ئیسماعیل جاوادی ڕەوانەی ئەو دادگای کردووە بە بڕیاری ڕەوانەکراوی ژمارە 210 لە بەرواری 11 2024 بە مەبەستی دادگایکردن بە پێی مادە 406 لە یاسای سزاکانی عراقی ساڵی 1969 هەموارکراو. دوای گەیشتن بەو دادگای تۆمارکرا بە ژمارە 150 جیم 2023 و ڕۆژی دادگایکردن دیاریکراوە دادگا پێک هات بە ئامادەبوونی هەموو ئەندامان و جێگیری داواکاری گشتی و تۆمەتبار و بریکارداری تۆمەتبار. دادگا پێناسی تۆمەتباری وەرگرت و تۆماری کرد لە کۆنووسی دادگا و پاشان وتەی داواکاری مافی کەسی کەژاڵ عەزیز ڕەمەزان خوێندرایەوە لە کۆنووسی دادگا تۆمار کرا و هەروەها وتەی شاهێدی سکاڵاکار گەیلان کەریم وسوو بە وتەی نوێنەری یاسای چاودێری ناکامەکانی هەولێر خوێندرایەوە و لە کۆنووسی دادگادا تۆمار کرا. پاشان دادگا سەیری راپۆرتی پشکنین و هێلکاری شوێنی ڕووداو کرد و ئەنجام دراوە و تۆماری پێشینەی تاوانی تۆمەتبار بە ژمارە 420 کە لە بەڕێوەبەرایەتی بەڵگە و تاوان خوێندرایەوە. وتەی تۆمەتبار و شاهێدانی بەرگری هەریەک لە ئەحمەد ئیسماعیل جەواد و فریاد ئیسماعیل جەواد دوای ئەوەی دادگا تۆمەتی ئاراستەی تۆمەتبار کرد و پاشان ئەندامی داواکاری گشتی و متاڵعەی خۆ خوێندەوە لەگەر هەریەک لە پاریزەران و دوای وتەی تۆمەتبار وەرگیرا و کۆتایی بە دادگایکردن هێنرا. ئەم دادگایە بڕیاریدا بە دوای وردبینی و ئاڵوگۆڕبی دادوەران دەرکەوت کە لە ڕێکارەکانی لێکۆڵینەوەی سەرەتایی و دادوەری و بەڕێوەچوونی دادگایکردن بە شێوەیەکی ڕووبەڕوو ئاشکرا لە بەرامبەر تۆمەتبار ساند ئیسماعیل جەواد بە پێی مادە 406 لە یاسای سزاکانی عراقی ژمارە 111 ساڵی 1969 بەرکار لە هەرێمی کوردستان و لەوەی هاتووە لە وتەی داواکاری مافی کەسی کەژاڵ عەزیز ڕەمەزان وتەی شاهێدی سەلماندن راپۆرتەکانی ئامادەکراو لەلایەن دادوەری لێکۆڵینەوە بۆ بەردەم دادگا و ڕەتکردنەوەی ئەو تۆمەتە لەلایەن تۆمەتبار دادگا گەیشتە ئەو بڕوایە کە هیچ شاهێدێکی عەیانی نەبووە بە چاوی خۆی چۆنیەتی کوشتنی تاوان لێکراوی بینی بێ و ئەو دۆسیە خالیە لە هەموو بەڵگەیەکی پشت بێ بەسراو کە بیسەلمێنێت تۆمەتبار بەم تاوانە هەڵساوە بە شێوەیەکی دڵنیایی و بێگومان. ناکرێت دادگای کرێ سەرگیریمانەی گومان بە بەرزهێنانی بەڵگە لە بەڵگەکاندا لەدژی و ئەوەی هاتووە لە وتەی داواکاری مافی کەسی گومان پێکردنەوە ناتوانرێت بە شێوەیەکی دڵنیایی پێی وەربگیرێتن و پشتی پێ ببەسترێ لەو جۆرە تۆمەتە ترسناکەدا کە سزاکەی دەگاتە لە سێدارەدان وەشک یفەسر لصالح المتهم گومان ڕاوە دەکرێت لە بەرژەوەندی تۆمەتبار بەپێی ئەوانەی کە گوتراوە دەرکەوت کە بەڵگەکان باوەڕ پێهێنەرنی تا ئەندازەی پێویست نین بۆ ئیدانەکردنی تۆمەتبار بەپێی مادە 406 لە یاسای سزاکانی عراقی. لەبەر ئەمە بڕیاردرا بەڕەتکردنەوەی ئەو تۆمەتەی کە ئاراستەی کراوە و ئەفرادکردنی سنەماکان دادگایکردنی سزای بە شێوەیەکی ڕووبەڕوو ئاشکراوە.